ئێوارە باش بەخێر بێن بۆ کوردستان تایمز بۆ قسەکردن لەگەڵ بەڕێز مایکل ڕۆبن. هەروەک ئەزانن ئیدارەی بایدن وەک یەکێ لە نزیکترین دۆستەکانی کورددا ئەنرێ و سەرۆک بایدنیش وەک نزیکترین دۆستی کورد ناسێنراوە، بە تایبەتی لە نەوەدەکان، بە تایبەتریش بۆ کوردی عێراق و بوونی پەیوەندی دۆستایەتی لەگەڵ سەرکردەکانی کورد. هەروەها قسەکردنی لە پەرلەمانی کوردستان لە کاتی پرۆسەی ئازادی عێراق کە تا ئێستا لە خەیاڵی زۆر کەس داماوە، لە کاتێکدا کورد کەمترین دۆستی هەبووە. بایدن بیرۆکەی دابەشکردنی عێراقی بۆ 3 هەرێم هەبووە لەسەر بنچینەی جیاوازی نەتەوەیی و دینی. لە ساڵی 2021ەوە وا دیارە بایدن بە شێوەیەکی جیاواز نزیک دەبێتەوە لە عێراق و ناوچەکە. پشتگیریکردنی ئازادی قسەکردن و ئازادی میدیایی بایدن لە سیاسەتی دەرەوەیدا ڕەنگە بۆ هەندێک سیستم و سەرکردەی وڵاتانی ناوچەکەش باش نەبێ. نمونەی ئەردۆغان لە تورکیا و محەممەد بن سەلمان لە سعودیە و مەسرور بارزانی لە کوردستان. لەم دواییانە و لە ڕێگەی پۆستێکی تویتەری وەزیری دەرەوە بلینکن گۆڕانکاریەکی گەورە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا بەدی دەکرێت لە چاو ئیدارەی پێشووی دۆناڵد ترامپ. ئەم ئێوارەیە قسە لەسەر چەند بابەتێک دەکەین لەگەڵ مایکل ڕۆبن تا بزانن چۆن ئیدارەی بایدن پەیوەندەکانی بەتایبەت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک دەخاتەوە و کورد لە ناوچەکە بەگشتی. دەزانم بۆ زۆر کەس مایکل ڕۆبن ناسرا و بەناوبانگە لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا. ماوەیەکی درێژە لەسەر کورد و پرسی کورد دەنووسێت، بەڵام ئەوەش بە دەرفەت دەزانم زیاتر مایکل ڕۆبنتان پێ بناسێنم. مایکل ڕۆبن لێکۆڵەری نیشتەجێ لە دەستگای ئینتەرپرایزی ئەمریکی پسپۆرە لە سیاسەتی عێراق و ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وانە دەداتە ئەو بەرپرس و مارێنزانەی کە لە ئەمریکاوە دێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەرکەکانیان جێبەجێ دەکەن. ئەو بەرپرسێکی پێشووی پنتاگۆنیشە کە لە پێش شۆڕشی ئیسلامی ئێران و دواتریش لە ئێران ژیاوە و لە عێراقی پێش ئازادکردنی و دوای ئازادکردنی و هەروەها لە یەمەنیش لەگەڵ گروپی تالیبانیش لە ئەفغانستان بووە پێش ڕووداوەکانی 11 سەپتەمبەر. زۆر کتێبی نووسیون و لەگەڵ نووسەرانی تریش نووسیویەتی. بەو دوایانەش کتێبێکی زۆر سەرنجڕاکێشی بە ناوی هەستانەوەی کوردستان نووسی. کتێبەکانی دەربارەی کللتوری عەرەب، دیبلۆماسی، شەڕ، تیرۆریزم، سیاسەتی شیعە. جارێکی تریش مایکل ڕۆبن بەخێربێ لە جیاتی ئامادەبوانیش بەخێراتنت دەکەم. بەڕێزانی ئامادەبوو دەتوانن بە هاشتاگی فریکەی ئارجی دیتەنس تویت بکەن و وەک پشتیوانیەک بۆ بەناحەق حکوم دراوانی هەرێمی کوردستان کە 5 ڕۆژنامەنووس و چالاکوان لەسەر هیچ بنەمایەک 6 ساڵ بە زیندانیکردن حکم دراون. بەڕێز ڕۆبن دەمەوێت پرسیاری یەکەمت بەو جۆرە ئاراستە بکەم: پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا چۆن دەبێ و بەرەو کوێ دەڕوات لە دوای هاتنی بایدن بۆ کۆشکی سپی؟ زۆر سپاس بۆ ئەم ناساندنە بەخشندانەیە، بەڵام لە ڕاستیدا پێویستە هەر کەسێک بیەوێ لە دۆخی هەرێمی کوردستان تێبگات کارەکانی تۆ بخوێنێتەوە و تۆ بەشێکی کەم لە ڕۆژنامە نووسەکان باسی ڕاستیەکان دەکەن. باشی و خراپی و ناشرینیەکان باز دەکەن، نەک تەنها نووسینی هەڵمەتی پێشخستن لە ڕێی پەیوەندێ گشتەکانەوە کە زۆر کەس دەمێکە لە ئەمریکاوە بینیویانە. پەیوەندی نێوان هەرێم و ئەمریکا لەم کاتەدا ئاساییە. ئەم پەیوەندیە چەند ئیدارەی ویستووە تا گەیشتۆتە ئەم ئاستا.
بەڵام ئێمە وەک جاران گرنگی نادەین بەوەی حکوومەتی هەرێم چۆنە، کوردەکان کێن یان چۆن پێشوازی لە مەسعود بارزانی کرا لە باڵەخانەیەکی حەوت قاتی یان پێشوازیکردنی لەلایەن کارمەندێکی نووسینگەی وەزارەت. بە شێوەیەکی گشتی حکوومەتی هەرێم وەک جاران پەیوەندی لەگەڵ ناگیرێت. لەبەر ئەوە من نازانم ئەم پەیوەندیە لە نێوان هەرێم و ئیدارەی بایدن دەگاتە کوێ، بەتایبەت لە سەردەمی مەسرور بارزانیدا. لەم دواییانەدا میلیشیاکانی سەر بە ئێران چەند گول لە هاوەنێکیان نا بە فڕۆکەخانەی هەولێر کە تێیدا کۆنتراکتەرێکی ئەمریکیەکان کوژرا. ئەمە لە ڕێی نێودەوڵەتیەوە هەندێ سۆزی بۆ هەرێم و حکوومەتی هەرێم دروست کرد. هاوخەمی دروست بوو بۆ نێچیروان بارزانی و مەسرور بارزانی. هەندێک پەیوەندی تەلەفۆنیان پێگەیشت، بەڵام ئەمانە پێچەوانە بووەوە دوای دەستگیرکردنی 5 ڕۆژنامەنووس لە دهۆک. ئێستا بەشێکی خەڵکی کوردستان تێگەیشتوون کە نێچیروان بارزانی دڵنیایی دەداتە دیبلۆماتکارەکان کە ئەمە کۆتایی بڕیارەکە نییە. بڕیاری دادگای تێهەڵچوونەوە بۆ ئەو 5 ڕۆژنامەنووسە گۆڕانی بەسەردادێت. هەرچی مەسرور بارزانیە هەموو شتێک بە شەخسەنە دەکات. حەزی لە ڕەخنە لێگرتن نییە و زۆر هەستیارە. هەر دوای بڕیاری دادگا لە ڕێی جریوەیەکی تویتەرەوە وتی ئەبێ هەموو لایەک ڕێز لە بڕیاری دادگا بگرن. بەڵام حەز ئەەکەم سەڕێح بم لەگەڵتان، کەس ڕێز لە دادگاکانی حکوومەتی هەرێم ناگرێ لەبەر ئەوەی زۆر بە سیاسی کراوە و تەواو گەندەڵ بووە و سەروەری یاسا لە هەرێم نەماوە. بۆ نمونە لە سەرەتادا و لە ڕێی بەیاننامەیەکەوە وتیان ئەمانە لەسەر خۆپشاندان دەستگیرکراون، بەڵام دوایی دادگا لەسەر گومانی سێخوڕیکردن بە وڵاتانی دەرەکی و قسەکردن لەگەڵ دیبلۆماتکارە ئەمریکیەکان حکمی دابوون. من لەگەڵ چەندین دیبلۆماتکاری ئێرانی و تورکی و عێراقی قسەم کردووە. لە کاتێکدا من سێخۆڕ نیم، ئەمە شتێکی زۆر ئاساییە. لە کۆتاییدا ئەمەوێ بڵێم لە ئێستادا دیاردەیەکی خراپ هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێگر دەبێت لە گەشەسەندنی پەیوەندی نێوان هەرێم و ئەمریکا. لە ئێستادا حکوومەتی هەرێم لەگەڵ دیبلۆماتکارە ئەمریکیەکان بە شێوەیەکی خراپ مامەڵە دەکات کە زەرەری زۆری پێدەگەیەنێت. بۆ نمونە لە پەیوەندی لەگەڵ برێت ماکگۆرکدا بارزانی زۆر خراپ مامەڵەی لەگەڵدا کرد. ئەوان دەهری بوون لە ماکگۆرک لەبەر سیاسەتەکانی و کردارەکانی بەتایبەت دوای ڕیفراندۆم. هەرچەندە لە ڕاستیدا ماکگۆرک سیاسەتی ئیدارەی حکوومەتی ئەمریکی جێبەجێ کردووە. زۆر ڕەخنەیان لێگرت و دژی بوون. لە ئەمریکا کاتێک کەسێک لە پۆستێک دەڕوات ڕەنگە پاش ماوەیەک بگەڕێتەوە. لە بیری ئەمێنێ کاتێ لایەنێک یان حکوومەتێک چۆن بووە لەگەڵی. یەکێ لەو هۆکارانە وای کردووە بەرهەم ساڵح کەسێکی سەرکەوتوو بێ لە چاو بارزانی ئەمەیە. بەرهەم ساڵح زۆرترین تەرکیزی لەسەر ئەو کەسانە بوو کە لە دەرەوەی دەسەڵاتن و ئەیزانی ئەو کەسانە ڕۆژێک دێنەوە دەسەڵات. لە کۆتاییدا ئەمەوێ بڵێم ئەمریکا کاتێک دێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
زۆرترین تەرکیزی و فۆکسی لەسەر ئیسرائیل و ئێرانە. کاتێک باسی عێراق دەکەین زۆرترین تەرکیزیان لەسەر مستەفا کازمیە کە پەیوەندیەکی زۆر بەهێزی لەگەڵ ئیدارەی ئەمریکادا هەیە، یان کەسێکی وەک عەلی عەلاوی کە پەیوەندیەکی باشی لەگەڵ واشنتۆن و دیبلۆماتکارانی واشنتۆن هەیە. لە کاتێکدا بارزانی ئەیتوانی هەموو ئەم پەیوەندیانە بەرەو پێش ببات. باشە، مەسرور بارزانی کاتێک هاتە سەردەسەڵات هەموو توانای خۆی بەگەڕ خستووە بۆ کوردستانێکی بەهێز و بەگشتدا چوونەوەی گەندەڵی. ئەمریکا چۆن لەم هەوڵ و کارانەی مەسرور بارزانی ئەڕوانێ؟ مەسرور بارزانی کەسێکی زۆر ڕێز لێگیراو نییە لە واشنتۆن، بە دڵنیاییەوە پەیوەندی هەیە لەگەڵ CIA، بەڵام CIA وەک جاران خۆشحاڵ نین بە مەسرور. هەندێک لە جەنەڕاڵە خانەنشینەکان کە پەیوەندیان لەگەڵ مەسرور هەبووە وەک ڕاوێژکار ئیشیان لەگەڵ کردووە. ئەمانیش وەک پێشوو نابن، پەیوەندی لەگەڵ ناکەن و گەیشتونەتە ئەو بڕوایی زۆر جار وەک بەشار ئەسەد سەیری بکەن. زۆر لەمانە گەیشتونەتە ئەو بڕوایی تەعاملکردن لەگەڵ مەسعود بارزانی زۆر باشترە لە مەسرور بارزانی، چونکە مەسعود بارزانی ئارامتر و تێگەیشتووترە، ئەزانێت کردارەکانی دەرئەنجامیان دەبێت. هەتا خەڵک نێچیروان بارزانیان پێ باشترە. ئەمە نیشانەی ئەوە نییە نێچیروان بارزانی گەندەڵ نییە، بەڵام نێچیروان باشتر قسەی لەگەڵ دەکرێ و گوێ دەگرێ. لە کۆتاییدا من بەرگری لە کەسیان ناکەم، چونکە تەواوی سیستمەکە گەندەڵ و نادیموکراسی و نەبوونی میدیای ئازاد تێیدا زاڵە. نەک تەنها ڕۆژنامە نووسەکان، بەڵکو خەڵکێکی زۆر ئەزانن کە چەندین دیکتاتۆر هەن زۆر چاوبرسی و بڕوایان بە ئازادی میدیا و ئازادی ئیشکردن و ئازادی قسەکردنیش نییە. دیارە کوردستانیش چەند ملیۆن کەسێکە، ئەو خەڵکەش مافی ئەوەی هەیە ژیانێکی باشتر و ڕێز لێگیراوی هەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان چەند کێشەیەکی هەیە لەگەڵ بەغدا. هاتنە ناوەی تورکیا لە باکوور و قەندیل. ئایا خەڵکی کوردستان بە معارەزە و چالاکانی کۆمەڵگەی مەدەنی چۆن بتوانن سوود لە دیموکراسی ڕۆژ ئاوا ببینن تا بتوانن زیاتر فشار بخەنە سەر حکوومەتی هەرێم؟ پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە دەمەوێت پێت بڵێم سەروەری کوردستان فرۆشراوە. هەرێمی کوردستان وەک پەناگەیەک وایە بۆ تورکیا. لە ڕاستیدا دژبەریەکی زۆر و بەهێز لە نێوان تورکیا و ئەمریکادا هەیە. هەتا ئێستاش کێشەی پاسەوانەکانی ئەردۆغان لە دادگای واشنتۆن چارەسەر نەبووە. کاتێک لە کۆمەڵێ خەڵکیاندا لە واشنتۆن لە ساڵی 2017 بایدن و جەی سولڤیان کە ڕاوێژکاری نیشتیمانی و بلینکن پەیوەندیەکی دژبەیەکیان لەگەڵ ئەردۆغان هەیە. هەروەها بایدن و جەی سولڤیان و بلینکن دەیانەوێ پەیوەندی دروست بکەن لەگەڵ ئێران. مەسرور بارزانی حکوومەتی هەرێم و هەرێم ئەخاتە بەرەی تورکیاوە کە ئەمە لە ڕاستیدا خزمەتی هەرێمی کوردستان ناکات لە ڕووی دیپلۆماسیەوە. لە هەمان کاتدا لە سلێمانی کە لە ڕووی کلتوریەوە تا ڕادەیەکیش لە ڕووی سیاسیشەوە لە ئێران نزیکترە، سەبارەت بە پرسیارەکەت ئەو ڕۆژنامانەی وەک کوردستان تایمز و ئەوانی تر لەلایەن دیپلۆماتکارانەوە ئەخوێندرێتەوە هەروە هەوڵ بدەن لە ڕێی قۆنسۆڵیەتی ئەمریکی و فەڕەنسی و بەریتانی ئاگاداری دیپلۆماتکاران بکەن لەسەر بابەتی جیاواز. بە تایبەتی قۆنسۆڵیەتی فەڕەنسا لە هەولێر کە زۆر چالاکن، یان هەندێ لە میدیای کوردی برێت ماگۆرک ئاگادار بکەن، یان لە ڕێگەی ئینتەرنێت و
میتین بتوانن ماگۆرگ ببینن لە کاتێکدا ئەم بینینانە خۆی کێشەن چونکە تۆ لە وڵاتێکی پۆلیسیدایی و جگە لە دیکتاتۆری زۆربەی وەزیرەکانی حکوومەتی هەرێمیش سەر بە دەستگای ئەمنی و پاراستنن لە کاتێکدا ئەمە شتێکی باش نییە بۆ کۆمەڵگەیەک کە ئەمریکا ئەیناسێت و لێی تێگەیشتووە. لەبەر ئەوە یەکێ لەو هۆکارانەی کە بایدنی 2021 لە بایدنی 2006 جیا ئەکاتەوە ئەوەیە کە بایدن ئێستا زیاتر لەسەر کێشەکانی کورد ئەزانێت بەهۆی ئەو ڕۆژنامە نووسانەی کە بەردەوام لە ناو ئەو سیستەمەی هەرێمدا دەژین و بەردەوام بەیانی ئەو کێشانەی تووشیان دەبێت دەیکەن. ئایا ئەتوانین بڵێن پابەندبوونی ئەمریکا و ئیدارەی بایدن بە ڕۆژنامەی ئازاد و کۆمەڵگەی مەدەنی بگۆڕێ بۆ هەنگاوی کردداری بۆ یارمەتیدانی کۆمەڵگەی مەدەنی و میدیای ئازاد لە کوردستان؟ لە ڕاستیدا لە واشنتۆن دووریەک هەیە لە نێوان نووسین و هەنگاوی کردداری. بۆ نمونە ئێمە لێرە بەرنامەی ماگنێتسکیمان هەیە یان خاشقچی یان بەرنامە هەیە کە پێدانی فیزا بەو کەسانە ڕادەگرێت. بۆ نمونە ڕۆژنامە نووسەکان ئەتوانن کەسێک دیاری بکەن کە زۆرترین ڕۆژنامە نووس تووشی ئازار و کێشە بووە بەدەستێەوە وەک مەسرور بارزانی کە ڕۆژنامە نووسێکی زۆر بوونەتە قوربانی دەستی وەک کەمال سەید قادر یان سەردەش عوسمان. پێویستە ئەم نووسینانە وەربگێڕێن بۆ زمانی ئینگلیزی بۆ ئەوەی زۆرترین کەس لە واشنتۆن بیخوێنێتەوە تا ئەو کەسە بخرێتە لیستی ماگنێتسکی یان خاشقچی. بەڕێزانی ئامادەبوو دەتوانن پرسیارەکانتان بۆ من یان بۆ ڕێنوار نەجم بنێرن. یەکێک لە ئامادەبەکان پرسیار دەکات کە بۆچی مەسرور بارزانی دژی ڕۆژنامەنووسی سەربەخۆ و چالاکی مەدەنی دەوەستێ و جاتیان دەکات. لەبەر ئەوەی مەسرور بارزانی کەسایەتیەکی هەیە زۆر بێتەحەموولە بۆ ڕەخنەگرتن. هیچ شتێکیش لەوە ترسناکتر نییە دیکتاتۆرێک بێتەحەموول بێت. ئەو وێنەیەکی وای بۆ خۆی دروست کردووە کە ڕەخنە لە هیچ کەسێک قبول ناکاوت دژی بێ. بڕوای وایە هەبوونی ڕۆژنامەنووسی ئازاد و سەربەخۆ لە هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەیە. لەبەر ئەوە مەسرور بارزانی ئەوێت کۆنتڕۆڵی هەموو زانیاریەک بکات سەبارەت بەو 5 ڕۆژنامەنووسە کە بەکارکردن بۆ وڵاتان حکم دراون کاتێ ڕۆژنامەنووسەکان لەگەڵ دیبلۆماتکارە ئەمریکی و سویدیەکان قسەیان کردووە. ئەمەش جیاوازی نێوان سەرۆکێکی ئۆتۆکراتی و سەرۆکێکی شمولیە. هەرچەندە ئەمەش ترسناکە لە ڕاستیدا مەسعود بارزانی کەسێکی ئۆتۆکرات و دیکتاتۆر بوو بەڵام ئەم نەوە تازەیەیان زیاتر شمولین. من بڕوام وایە بۆیە مەسرور بارزانی بەم شێوەیە تەسەڕوف دەکات. چەند پرسیارێکم بەدەست گەیشتون. براد فیشەر دەپرسێت کە تۆ بڕوات وایە پەیوەندی نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیل بەرەو پێش چووە؟ ئایا ئەم پەیوەندیە لە نێوان هەرێمی کوردستان و ئیسرائیلیش بەرەو پێش دەچێت؟ هەندێ راپۆرت هەیە کە باس لە پەیوەندی ناڕەسمی نێوان کوردستان و ئیسرائیل دەکەن هەرچەندە سیاسەتی دەرەوە بەدەست بەغدادە. سەرەڕای ئەوەی هاوسۆزیەکی مێژووی هەیە لە نێوان کوردستان و ئیسرائیل. بەڵام ئەمە پەیوەندیە ئەگەری تێکچوونی زۆرە بەهۆی کوردستان و بەغداوە نییە بەڵکو بەهۆی ڕەجەب تەیب ئەردۆغانەوەیە کە ئەردۆغان لە سەدەی 21 ئەژی و سەعودیەش لە سەدەی 20. بەڕێسێوە پرسیارێکی ناردووە و دەڵێت ڕاو هەڵوێستی ئیدارەی بایدن چۆن دەبێت لەسەر پاکەکە بە تایبەت دوای دەستگیرکردنی 5 ڕۆژنامەنووسەکە و بڵاوکردنەوەی ڤیدیۆی دەنگی لە نێوان شێروان شێروانی و کارمەندێکی هەواڵگیری پاکەکە. لە هەمان کاتیشدا 3 لە ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی هەرێم
ئەو تاوان و تۆمەتانیان ڕەت کردوێتەوە کە ئاراستەی ئەو 5 ڕۆژنامە نووسە کرابوون بە تایبەتیش دوای ئەو گروپەی لە فەیسبوک دروستکراون گوایە ئەم گروپە چەکدار بوون و هەوڵی کوشتنی خەڵک و بەرپرسانی هەرێمیان داوە. ئایا ئەم تاوانبارکردنەی مەسرور بارزانی دژی پەکەکە هیچ کاریگەریەکیە بێت لە ئەمریکادا؟ با لەو تاوانبارکردنەی تورکیاوە دەست پێ بکەین کە بە شێوەیەکی بەردەوام پەکەکە تاوانبار دەکات. ئەمە وای کردووە گرنگی ئەو تاوانبارکردنە کەم بێتەوە. بۆ نمونە کۆمەڵەی ئازادی دینی لە واشنتۆن زۆر تەرکیز کرا لەسەر بەندکردنی پاستۆر بە بیانووی پێدانی نان و ئاو بە کەسێک گوایە پەیوەندی لەگەڵ پەکەکە هەیە. ئەم جۆرە بەلاڕێدا بردننی خەڵک و سیاسەکان لە ئەمریکا هەنگاوی ئاقلانی نین و جێی باوەڕ نین. مەسرور بارزانی کاتێک هەنگاوی نابەدەستگیرکردنی ئەو کەسانەی کە ساڵی پار کارمەندێکی هەواڵگیری تورکیایان کوشت لە هەولێر کە ئێستا هەڵگەڕاوەتەوە و کەیسەکە ڕەڤز کراوە، ئەمانە هەمووی کاریگەری خراپیان لەسەر میزداقیەتی مەسرور بارزانی هەیە کە لە ئەمریکا واشنتۆن یان ئەم کەیسانەی زیاتر ئەگەنە ئاستی قونسوڵی ئەمریکی و وەزارەتی دەرەوە و پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە، چونکە مەسرور هەڵەیەکی گەورە دەکات کاتێک هەڵە لەگەڵ هاوڵاتیەکی ئەمریکی دەکات سەبارەت بە دەستگیرکردنی ئەم چالاکوان و ڕۆژنامە نووسانە. وا دیارە مەسرور بارزانی ئەو هەنگاوەی زیاتر ئەنێت بەرەو تورکیا. لە ڕاستیدا بایدن بۆیە ماکگۆرگی داناوە لەو پۆستە باڵایەدا کە ڕاوێژکارە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی. برێت ماکگۆرگ بۆ ماوەیەکی زۆر سەرۆکی ئەمریکای بینیوە، بۆیە من پێشنیاز ئەەکەم لەمە و دوا ئەمریکا زیاتر سەیری کەیسی پەکەکە بکات. کێشەکە لە سیاسەتی ئەمریکادایە کە لە مێژووی 10 ساڵی ڕابردووی پەکەکەی وەک ڕێکخراوی تیرۆریستی سیر کردووە، بە تایبەتر دوای ڕێکەوتنی 1997 لە نێوان تورکیا و ئەمریکا کە ڕێگر بووە لە پەیوەندی ڕاستەوخۆی نێوان پەکەکە و ئیدارەی کلینتۆن. بۆیە باشترین چارەسەر بۆ ڕێکخراوە کوردەکان ئەوەیە کە هەوڵ بدەن لۆبی بۆ کێشەی کورد بکەن لە ڕێگەی ئەو سیناتۆرانەی ئەمریکاوە تا بتوانن بە شێوەیەکی سیستماتیکی هەوڵ بدەن کار لەسەر لابردنی پەکەکە بکەن لە لیستی تیرۆر. من بڕوام وایە مەسرور بارزانی هەڵەی گەورە ئەکات بە موبالەغەکردن بە کارت و تۆمەتەکانی کە ئەمە شتێکە مەسرور بارزانی بڕوای پێی نییە. ئەگەر بڕوای پێی هەبوایە سەرکەوتوو ئەبوو لە ئەجەنداکانی.